پرسی تەکنەلۆژیا و دوا ڕۆژی مرۆڤایەتی لە هەموو کاتێکی تر زیاتر توێژەرەوانی سەرقاڵ کردووە تا لە دوا ڕۆژ و هەنگاوەکانی مرۆڤ بکۆڵنەوە لە ژێرسایی ئەو پێشکەوتنەی کە بواری تەکنەلۆژیا بەخۆی دەبینێت. توێژەرەوەکان باش تێگەشتون لەوەی مرۆڤایەتی لە بەردەم گۆڕانکاریەکدایە کە کاریگەری و لێکەوتەکانی دەیان جار لە شۆڕشی پیشەسازی گەورەترە. ئێستا مرۆڤ لە قۆناغی بەکارهێنانی ئەتۆم و ڕۆبۆت و زیرەکی دەستکرد و بەکارهێنانی تەکنەلۆژیای نانۆ و چەندین داهێنان و دەستکەوتی زانستی تردایە کە دەستیان بەسەر هەموو کایەکانی ژیاندا گرتووە و تەنانەت لە زەویەوە بۆ وەشایی ئاسمان تێپەڕی کردووە. چەندین ساڵە زانایان پێشبڕکێ دەکەن تا مێشکی مرۆڤ بە ئامێر و کۆمپیوتەرەوە ببەسرێتەوە بۆ ئەوەی هەر کاتێک بیری کردەوە بە شێوەی هێمایەک بۆ ئامێر و کۆمپیوتەرەکان بگوازرێنەوە. یان لە چارەسەری هەندێک نەخۆشی دەمار وەک زەهایمەر و خەمۆکی و چەند نەخۆشیێکی تر سوودی لێ ببینرێت. جگە لەوانەیش ئێستا ئاڵنگارێکی نوێ هاتۆتە ئاراوە، ئەویش بەستنەوەی مێشکی مرۆڤەکانە بە یەکترەوە بە مەبەستی ئاسانکاری زیاتر لە پەیوەندی و قسەکردن و جێبەجێکردنی فەرمانەکان. بۆ نمونە کاتێک کەسێک لە گەشتێکدا بێت پەیامێک لە ڕێگەی دەمارەکانیەوە بۆ کەسێک بنێرێت و ئەوەی لە گەشتەکەیدا دەیبینێت و گوێبیسی دەبێت و تامی دەکات وەک خۆی بۆ هاوڕێکەی بگوازێتەوە. تەنانەت ئەو تەکنەلۆژیایە بۆ سیخوڕیکردن و ئاشنابوون بە شێوازی بیرکردنەوەی کەسانی تریش بەکاربهێنرێت کە ئەوە یەکێکە لە مەترسیەکانی ئەوەی لە دوا ڕۆژێکی نزیکدا تەکنەلۆژیا شۆڕشی پێچەوانە بەسەر مرۆڤایەتیدا بکات و لە بری خزمەتکردنی زیانی پێبگەێنێت. لەو چوارچێوەیەدا سوپاکانی جیهان پێشبڕکێ دەکەن لە پێناو بنیادنانی ژمارەیەکی زیاتر و پێشکەوتوتر لە فڕۆکەی بێفڕۆکەوان و موشکی بالیستی و چەکی سایبەری خۆکار بۆ پێی لە گۆڕەپانەکانی جەنگدا خێرایی و تەکنەلۆژیای پێشکەوتوتر کرۆک و یەکلاکەرەوەی جەنگەکان. لەلایەکی ترەوە ئەگەرچی بەکارهێنانی ئامێرە لۆگاریتمەکانی کۆمپیوتەر لە بۆرسە جیهانیەکاندا بەکاردەهێنرێت بۆ دەرکردنی بڕیاری زۆر بەپەلا کە ئەوە ژیاوازی قازانجکردن بە بڕی میلیۆنان دۆلار دەستەبەر دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕەنگەوا بکات لە ماوەی تەنیا چەند خولەکێکدا بۆرسەکان دابنڕمێن و زیانی دارایی خەیاڵی بکەن. ئەوە جگەلەوەی بە پێشکەوتنی زیاتری تەکنەلۆژیا هەڕەشە بۆ سەردووا ڕۆژی بازاڕی کار دروست دەبێت و خەڵکانێکی زۆر کارەکانیان لەدەست دەدەن. ئەوەش پرسیاری ئەوە دروست دەکات کە ئایا پێشکەوتنی تەکنەلۆژیا ئامانجەکەی خۆی پێکاوە لە دەستەبەرکردنی خۆشبەختی بۆ مرۆڤەکان؟ هەندێک پێی وایە مرۆڤ چۆتە ناو جیهانی 3D و دیجیتاڵەوە و پسپۆڕی لە بەکارهێنانی ئامێرەکان پەیدا کردووە و وردە وردە ئامێرەکان تایبەتمەندیەکانی دەبات و تەنیا ڕۆحەکەی دەهێڵێتەوە. دەژڵێن ڕەنگە ڕۆژێک بێت هەندێک لە مرۆڤەکان بێزاری پاڵیان پێوە بنێت جەنگ دژ بە هەر شتێک ڕابگەێنن کە پەیوەستە بە نیوەگەریەوە و جارێکی تر بۆ باوەشی سروشت و ژیانی پێش سەردەمی تەکنەلۆژیا بگەڕێنەوە.